سانا بەردەوام دەبین. بەردەوام دەبین. کۆسەر ئێمە هەمیشە لە پرۆگرامەکەماندا هەوڵی ئەوەمان داوە کە ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە ڕەنگە لای ئێمە ناومان نەبیست بێ یاخود پێی ئاشنا نەبوو بێتین هەوڵمان داوە لە پرۆگرامەکەماندا هەمیشە باسی ئەو بەڕێوەبەرایەتیانە پێگەت کار و چالاکیانەیە کە بەتایبەتی خزمەت بە توێژی گەنجان دەکەن و توانیویانەکە هەلی کار بۆ گەنجان بڕەخسن یاخود ئەو توانا و تاقەیە کە تیانە جا هوەری بێت وەرزشی بێت لایەنەکانی شێوەکاری و شان و خوێن و کتێبۆن بابەتانە بێ بتوانین باسی بکەین یاخود بە خەڵکی بناسەنی لە تەوەرەکانی بەرنامەماندا چەندین بەڕێوەبەرایەتی خۆشبەختانە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی هەیە کە خزمەت بە گەنجان دەکەن لە لایەنەکانی هوەری کللتوری ڕۆشنبیری ئێمە ئەمڕۆ باز لە بەڕێوەبەرایەتی هوەری و ڕۆشنبیری سنووری داری ڕاپەڕین دەکەین لە ڕاپەڕین باز لەوە دەکەیم زانین ئایا کار و چالاکیەکانیان چین تا چەند توانیویانە سوود بە گەنجی ئەو سنوورە بگەن و گەنجانی ئەو سنوورالی سوودمەند بن و توانن لە ڕێگەیەوە تواناکانی خۆیانیان بشامدەن هەروە بابزانین دیاریکراوی ساڵی چەند ئەم بەڕێوەبەرایەتیە دامەزراوە ئێمە قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان ڕابەر عومەر بەڕێوەبەری ڕۆشنبیری هوەری ڕاپەڕین دەکەین کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە کاک ڕابەر سڵاو لێبێ و بەیانیت باش ومێ دەکەین زۆر باش بیت باسێکمان لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیەکەتمان بکە و هەروەها باسی ئەوشمان بکە بزانین ساڵی چەند بە دیاریکراوی دامەزراوە سڵاو لە ئێوە لە بینەران لە جەنابێش سپاس بۆم دەرفەتە دیارە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونێری ڕاپەڕین لە ساڵی 2019 بوو بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونێری ڕاپەڕین کە هەش خانە و بنکەی ڕۆشنبیری لە سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین دەگرێتە خۆ و کار و چالاکیەکانمان فراوانە بەقەدەر سنوورەکەی خۆمان بەپێی ئەو ئیمکانیاتی کە لەبەردەستمانە کار و چالاکی پرۆژەکانمان ئەنجام بدەین لەم سنوورەدا. بەڵێ کاک ڕابەر دووبارە سڵاوە لێبێت بەیوام کە زۆر باش بیت من خۆم حەزەکەم دایما لایەنی هوەری و ڕۆشنبیری لە هەموو شارەکانە لە هەرێمی کوردستان دایمە پڕ لە چالاکی و پڕ لە وزە لەبەر من خۆشم هوەریم یعنی پێشەوەی کە میدیاکار بم هوەریم جا لە ڕانیە کۆمەڵک فێستیڤاڵ و چالاکی هەبوو و لە ئیداری ڕاپەڕین بڵێن بۆمان باس بکە یعنی وەستاندنی ئەم چالاکیانە یاخود نەبوونی بەردەوامی ئەم چالاکیانە لەو سنوورە هۆکارەکەی تەنها بۆ لایەنە مادی و ئابوووریەکە ئەگەڕێتەوە یاخود هۆکاری تر هەیە ینی ئێمە پێشتر لێ فێستیڤاڵی گەلان هەبووی کەلتورە جیاوازەکان هەبوو لەو ناوچەیە کە ئەنجامەدرا لە تەواوی جیهانەوە گروپ و هونەرمەند و هونەرمەندان سەردانی ئەو شاریانە کرد یعنی ئەمە هۆکارەکەی چییە کە ئێستا تۆزە کاو بۆ تۆ لەو سنوورەیە ئەم چالاکیانە دیارە معلومی جەنابتانە دوای دروستبوونی ئەم قەیرانە ئابووری کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمەش بەدەر نییە لەم قەیرانەدا و پرۆژەکانمان بچوو کردوێتەوە بەڵام نەوەستاوین بە پەیوەند کارەتی کە لەبەردەستمانە پرۆژەکانمان ئەنجام داوە و چالاکیەکانمان بەردەوامی هەیە کە بینە سەر چالاکیەکانمان لە ساڵی 2025 ئێمە خاوەنی گۆڤاری میتانیاین کە چەند قەڵم بەدەستێکی لەم سنوورەدا کۆ کردوێتەوە و خۆبەخشانە هاتوونە پێشەوە گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی وەرزیە کە بەڕێوەبەرایەتیمان سەپۆرتی دەکات و یەکێک لەم فیستیڤاڵانەی کە شانازی پێوە دەکەین فیستیڤاڵی بەهاری سەنگەسەرە دیارە بەڕێوەبەرایەتیمان پێکاتوە لە هەژ بنکە کە لە ناحیەکانی دەوروبەرماندا هەیە بۆیە بەڕێوەبەرایەتیمان بڕیاری داوە کە تەنها لە چەقی ڕانیەدا چالاکیەکان ئەنجام نەدات بیگوازێتەوە بۆ قەزا و ناحیەکانی تریش فیستیڤاڵی بەهاری سەنگەسەر کام ساڵ لە سەنگەسەر ئەنجامدرا زیاتر لە 5,000 کەس تێیدا بەشدار بوو بە خۆشحاڵیەوە یەکێک بوو لە چالاکیە گەورەکان لەو سنوورەدا ئەم چالاکیە کۆمەڵێک بەرهەمی گەنجانی ناساند و ئێوارە شعرێکی تێدا ئەنجامدرا و یەکێکە لەم چالاکیانە دیداری شعری خانمان بوو کە بە خۆشحاڵیەوە بۆ 17 خانمی کوردستان ئەنجامدرا و لەسەر ئاستی کوردستان ئەنجامدرا بوو و دیداری شانۆمان هەبوو کە بۆ 5 گروپی کوردستان لەسەر ئاستی کوردستان ئەویش ئەنجامدرا بوو بۆ کۆیەبوو سلێمانی کەرکووک
ڕانیە قەڵازێ. باشە کاک ڕابەر وەکو خۆت ئاماژەت پێجاکە زۆر چالاکیتانەیە بۆ خانمان بۆ دیداری شانووی بۆ شێوەکاران هەوڵیەوە ناچەن کە ساڵانە ڤیستیڤالێ بکەنەوە کە سەرجەم بوارەکانی تێدا بەشداری بکەن با بڵێن ڤیستیڤالێکی گەورە بێت کە تەواوی هەرێمی کوردستان بێن و بتوانن سەردانی ئەم ڤیستیڤالە گەورەی ئێوە بکەنەوە نەک تەنها بەشەکان جیاب بکرێتەوە بۆ نمونە ئەم ڤیستیڤالە بۆ شانوێ ئەم ڤیستیڤالە پێشەنگایەکی شێوەکاریە ئەمە یاخود بۆ کۆڕێکی شعریە بۆ خانمان بتوانێت تەواوی چالاکیەکانی ئەو بەڕێبەرایەتی ئێوە بتوانێت لە یەک ڤیستیڤاڵا کۆ بکرێتەوە؟ بەڵێ بۆ زانیاری بەڕێستان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ساڵانە پلان و بەرنامەی خۆی هەیە و ڤیستیڤاڵە نێودەوڵەتیەکان بە پێی قەزا و ناحیە و پارێزگاکان دابەش دەکات. ئەوەی کە بەبەر سنووری ئیداری ڕاپەڕین کەوتووە ڤیستیڤاڵی گەلانە بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئەو باریکە لە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە 2 ساڵ ئەنجام نادرێت لە هەوڵداین لە سەرخەتین لەگەڵیان کە درێژە بەم چالاکیانە بدەین و خۆتوتەنی کۆکراوەی چونکە بەجددی سنووری ئێمە فراوانە و مودای کارکردنی ئێمەش فراوانە ڕۆشنبیری و هونەر زۆر بووە لە خۆ دەگرێت لە هەوڵداین کۆیان بکەینەوە لە یەک چالاکیدا. باشە ماوەی لە ماوەکانی ڕابردووە دامەزراوەی ڤیم لەو سنوورەیە ڕادۆیەکی دامەزران بۆ گوێگران و بۆ هونەرمەندان و بۆ ئەو کەسانی کە ئارەزوی هەم کاری میدیایەوە هەمیش بەرهەمێکیان هەبێت کە لەو ڕادۆیە پەخش بکرێت و ئەو سنوورە ئاگاداری کار و چالاکیەکان بن. پەیوەندیتان لەگەڵ دامەزراوەکانە یعنی ئێوە چەند فێستیڤاڵێک هەیە کە هەمیشە چەند دامەزراوەیە هاوکارتانم بۆ ئەوەی فێستیڤاڵەکان بەڕێوە بچێت. پەیوەندیەکانتان لەگەڵ دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێم لەگەڵ دامەزراوە تایبەتەکانە چۆنە بۆ ئەوەی کە بتوانن کار و چالاکیەکان فراوانتر بکەن لەو سنوورە لەبەرەوەی سنوورێکە بەڕاستی یعنی بۆ کەشەکەی بۆ ئەوە گونجاوە کە چالاکی زۆرتیا ئەنجام بدرێت کاک ڕابەر. بەڵێ بێگومان بەڕێوەبەرایەتیمان هەمیشە لە سەر خەتە لەگەڵ ئەو لایەنانی کە بە دیاریکراوی لەو مەجالەدا ئیش دەکەن و هەوڵمان داوە کۆنتاکتێکی باش لەگەڵیان پەیدا بکەین چونکە بەڕێوەبەرایەتیمان بودجەیەکی دیاریکراوی لەبەردەستە ینی توانادار توانامان ئەوەندە بەسەری دانیە کە بتوانین تەواوی چالاکیەکان لەو سنوورەدا ئەنجام بدەین چونکە توانە و تاقەیەکی زۆر باشی هونەری لەم سنوورەدا هەیە بۆیە زۆر جار پەنا دەبینە بەر ڕێکخراوەکان بەر هەموو ئەو لایەنانی کە معنین بەم کارەوە و دامەزراوەی ڤیم بە خۆشحاڵیەوە لەم ساڵدا هەستا بەکردنەوەی ڕادوویەک کە لەم سنوورەدا هونەرمەندان لە خۆ بگرێت و دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بکەم کە دامەزراوەی ڤیم هەستا بە هێنانی سیستەمێکی داتاشۆی و سینەمایی زۆر بەهێز جاویستم باسی ئەوش لەگەڵا بکەم کاک ڕابەر ویستم باسی ئەو سیستمی داتاشۆیش لەگەڵا بکەم بەڵام پێش ئەوە کە باس بچینە سەر ئەو بابەتە ئەمێ زانیاریم بیتە لەسەر چۆنەڵی سنووری دەسەڵاتتان یعنی ئێوە سنووری دەسەڵاتتان تا چەند شوێنە چەند سنتەر یاخۆ چەند بەڕێوەبەرایەتی ئەگەر هەبێ لەو ناوچەیە ئێوە سنووری دەسەڵاتەکانتان چۆنەوە چۆن ئەتوانن کار و چالاکیەکان دابەش بکەن بەسەر هەموو سنوورەکانانی وەکو جەنابیشت باسە کرد کە ناتانەوێت تەنها ڕانیە بێت وەکو سنتەر چالاکیەکانی تر چۆن دابەشەکەن لەو سنوورەیە. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد بەڕێوەبەرایەتیمان خاوەنی 8 خانە و بنکەی ڕۆشنبیریە تەمەن ئەو خانانە بەسەر قەڵازێ ژاراوە سەنگەسەر حاجیاوە چوارقوڕنا و سەر و چاوە هێرۆ بەسەر ئەمانەدا وە سنتەری قەزایڕانیەش 2 بنکەمان هەیە ئەوانە لە خۆ دەگرێت خانە ڕۆشنبیریەکان زیاتر کار و چالاکیەکانیان لە دوای داوامی فەرمی قوتابخانەکانەواتە لە پشووی هاویندا چەند فێرخوازێک لە خۆ دەگرێت کە مای خۆشحاڵیە بە پێویستیش دەزانم باسی بکەم قەڵازێ 380 فێرخوازی هەبوو لە پشووی هاویندا و ڕانیە 220 فێرخوازی هەبوو
4 قورنە 85 فێرخوازی هەبوو سەنگەسەر 45 فێرخوازی هەبوو ولا لە تەواوی بنکەکانی ترمان فێرخوازەکان تێیدا بەشدار بوون هەوڵیاندا توانا و تاقە و خولیای گەنجانمان بدۆزنەوە کە بەڕێوەبەرایەتیمان ئیدامەیدا و سەپۆرتی کردن و سنووری کارکردنی بەڕێوەبەرایەتیمان زۆر فراوانە بۆیە هەوڵمان داوە پلانێکی تۆکمەدا بنین کە بەپێی ئەو ئیمکانەتی کە لە بەردەستمانە تەواوی چالاکیەکانمان لە شوێنەکانی لە قەزا و ناحیەکاندا ئەنجام بدەین بەبێ جیاوازی. بەڵێ دەستان خۆش بێت کاک ڕابر لە ماوەکانی ڕابردوودا یەکێک لە کارە هەر زۆر باشەکان و با بڵین بە پێزەکانتان کە کردبووتان ئەویش پرۆژێک بوو بۆی بتوانرێت کتێب بە کللتور بکرێت یاخود خوێندنەوەی کتێب بە کللتور بکرێت چی دەکەن بۆ نووسەران چۆن هاوکاریان دەکەن یاخود ئەو گەنجانی کە تازە دەست دەدەنە نووسین و کتێب خوێندنەوە و ئەم جۆرە بابەتانە ئێوە چیان بۆ دەکەن هیچ کار و چالاکێکی لەم بارەیە کە بتوانێت سوود بە گەنجان و یاخود بە نووسەران بەگشتی بگەێنێت بەڵێ گۆڤاری میتانیا ئاماژەم پێکرد کە چەند قەڵم بەدەستێک لە خۆ دەگرێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەم گۆڤارە دەردەچێت و بەڕێوەبەرایەتیمان بە خۆشحاڵیەوە خاوەندارێتی دەکات کە لێرەوە دەمهوێت بە پێویستی زانم کە سپاس و دەستخۆشیم هەیە بە تەواوی نووسەران کە بەدەم ئەم گۆڤارەوە هاتوون و نووسینەکانیان لەوێدا بڵاو دەکەنەوە و یەکێکی تر لە ئەو شانازیانەی کە ئێمە شانازی پێوە دەکەین گروپی بە کللتورکردنی کتێبە دیارەم گروپە 45 گەنج لە خۆ دەگرێت ئامانجیان بە کللتورکردنی کتێبە و هەفتانە دادنیشتن دەکەن لەسەر کتێبێک مناقەشە دەکەن گفتوگۆ دەکەن بەڕێوەبەرایەتیمان هەوڵ دەدات نووسەرەکانیان بۆ ئاشنا بکات و دیبیتیان لەگەڵ ساز بکات و سەپۆرتیان دەکات بە دابینکردنی کتێب. بەڵێ باشە کاک ڕابەر با تۆزێک بینە سەر گرفتەکان بوونی هۆڵی سینەما هۆڵی کۆنسرتی هوەری چالاکیەکان لەو سنوورەیە تا چەند وەکو پێویست ئەم هۆڵانە بوونیان هەیە ینی هۆڵی 5,000 هەیە لە ڕانیە بەڕاستی کە تا چەند ساڵێک لەمەوە پێشیش ینی بە کەڵکی هیچ نەهات نەمابوو ینی ئەمانە نۆژان ئەکرێنەوە هۆڵی تر دروست ئەکرێ هونەرمەندانی ئەو سنوورە بەردەوام گلەی ئەویان هەیە کە شوێنێکی وایان نییە بۆەوەی کار و چالاکیەکانیان تیا ئەنجام بن وەکو بەڕێوەبەرایەتی چیتان کردووە بۆ ئەم بابەتە؟ بەڵێ لە ساڵانی ڕابردوودا ڕاستە گرفتی نەبوونی هۆڵمان هەبوو بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئەم ساڵدا لە مانگی سێدا هۆڵێکی ڕۆشنبیری 500 کورسی کرایەوە کام هۆڵا بەڕاستی دەتوانین بڵین ژێرخانێکی هوەری بوو لەم سنوورەدا ئەوە پێویستێکی حتمی بوو لە ئێستادا کار و چالاکیەکانمان زۆربەی لەوێ ئەنجام دەدەین و نەکار بەڕێوەبەرایەتیمان تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی ئەم سنوورە ئیستفادە و چالاکی خۆیان تێدا ئەنجام داوە. باشە کاک ڕابەر ئەو کار و چالاکیانی کێوە ئەنجامیەدەن وەکو بەڕێزە داماشت پێدا کە چەندین کاری هوەری و ڕۆشنبیری ئەنجام دەدەن کە سوود بە گەنجانی ئەو سنوورە دەکەێنێ کارەکانتان سنووری ئیدارەی ڕاپەڕینی تێپەڕاندووە توانراوە ئەو کەسانی بۆ منە لە شانۆدا کار دەکەن یاخود شێوە کارێکی زۆر باشن یاخود میوزیکزانێکی زۆر باشن توانراوە هاوکاریان بکەن بنێرێنە دەرەوەی وڵات هیچ نابتوانن سوود لە ئەزمموی وڵاتانی دیکە وەربگرن یاخود ئەو توانایی کە خۆیان هەیەە بتوانن پیشانی وڵاتانی تری بدەن؟ بەڵێ بێگومان یەکێک لەو گروپانەی کە ئێستا لە ئامادەباشیدان و لە پرۆڤەدان گروپی شانۆی بنکەی ڕۆشنبیری ڕانیەمانە ئەم گروپە لە کوردستانی ئێران بەشداری دەکات لە فیستیڤالێکی شانۆییدا کە عەرزی خۆی دەکات و لەگەڵ وەزارەتمان لە سەرخەتین کە سەپۆرتی ئەم گروپ و ڕێکخراوانە بکرێت کە بنێردرێن بۆ دەرەوە و لە هەوڵداین هەموو مۆسیقیەکان گروپێک دروست بکەین بۆی کە عەرزی خۆیان بکەن لە دەرەوەی وڵات. باشە کاک ڕابەر ئێوە جگە لە کار و چالاکی هوەری و ڕۆشنبیری ئەویش ئەوەیە کە هەندێک جار هەڵدەستن بەو کارانی کە بەڕاستی بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتیە بۆنمە لە چەند ڕۆژی ڕابردوودا توانیتان
خێمە دابین بکەن یاخود کەپرێک شتێکی لەو شێوازە بۆی بتوانرێت خانەنشینان و لە بکە دەچنە بەردەم ئەو بانکی کە موچەکانیان لێ وەردەگرن با بڵین ئەو گەربای هاوینی کە هەیە بەڕادێکی زۆر بێزاریان نەکات. چۆن ئەمانە دەکەن کێ پاڵپشتیتانەکات بۆ دامینکردنی ئەمانە یاخود بڵین کێ سەپۆرتانەکا بۆ ئەم کارانە یاخود لە پلانتان هەیە کارێکی تری لەم جۆرە بکەن کە جگە لە بابەتی هوەری و ڕۆشنبیری لەلایەنی کۆمەڵایەتێک و هاوکاری خەڵک بکەن؟ بەڵێ بەڕێوەبرایەتیمان بە خۆشحاڵیەوە هاوکاری و هەمانگێکی تەواوی هەیە لەگەڵ بەڕێوەبرایەتیەکانی تردا و هەستکردنمان بە بەرپرسیارەتی و بوونی ئەم چادرانە کە لە بەڕێوەبرایەتیمان هەیەی ویستمان ئیستفادەیەک بە خانشینان بکەین کە شوێنی وەستانیان نەبوو بۆ پاراستنیان لە تیشکی خۆر و لە ئایندەدا پرۆژەی جوانتر ئەنجام دەدەین بۆیان. هەم بەڕێوەچوونی دووەمین دیداری شانۆی ڕانێ بکەین وە پلان و بەرنامەتان بۆ ساڵی داهاتوو بۆ سێمین دیدار بەڕێوە ئەچێت و ئەگەر بەڕێوە بچێت لێسەوە دەستان کردووە بۆی کە ئامادەکاری بکەن یاخود گروپەکان کۆ بکەنەوە هونەرمەندان کۆ بکەن و شانۆکاران؟ بێڵە بێگومان ساڵانە ئێمە زیاتر احتیمانیان پێ دەدەین و فراوانی دەکەین کام ساڵ 5 گروپ بەشدار بوو بێت ئەم ساڵ ڕێژەکە بەرز دەکەینەوە بۆ 6 گروپ بۆ 7 گروپ و دەمانهەوێت تەواوی کوردستان بەشدار بێت. جگەلەوە ئێمە دەمانهەوێت دیدارێکی بیت و حەیران لە هەچوار پارچەی کوردستان لە سنووری دیدارە ڕاپەڕین ئەنجام بدەین کە ئێستا لە سەرخەتین و ئامادە باشی دەکەین لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا دەبێتە باری جێبەجێکردنەوە. بەڵێ کاک ڕابەر زۆر زۆر سپاس کە ئەم بەیانیان ڕاستەوخۆ ڕابەر عومەر بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین کە لە ڕانیەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ بەشداریکردنت و سپاس بۆ ئامادەبوونت بۆ هیواین کە هەموو کار و چالاکیەکانتان بەردەوام بێت و ئەو سنوورە بە ڕاستی بە سنوورێکی پڕ لە چالاکی و کاری هونەری ناسراوەوە هەم خەڵکێکی باش و هونەردۆست و هەمیش هونەرمەندێکی زۆر لەو سنوورەیە بوونی هەیە. دەست خۆش.